سڵاو و ڕێز بووە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتێوە ئازیزین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆ یەکشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی مەراسمی پرسە و سەرخۆشی مزەفەر ساڵحنیە لە شاری سنە. پەیامی سەرخۆشی ڕێکخراوە کرێکاریەکان بە بۆنەی کۆچی دوایی مزەفەر ساڵحنیە. دیاریکردنی ڕۆژی 12 جۆزەردان وەکو ڕۆژی بەندکراوانی سیاسی لە کوردستان. کوژرانی کۆڵبەرێک لەلایەن هێزەکانی ڕژیم لە سنووری سەردەشت. دەست بەسەرکردنی ئەفسانە شاهی لە بۆکان و کۆبوونەوەی دایکانی شەمە لە ئیستانبولی تورکیا. درێژەی هەواڵەکان. بەڕێوەچوونی مەراسمی پرسە و سەرخۆشی مزەفەر ساڵحنیە لە شارەی سنە. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی شەممە 12 جۆزەردان مەراسمی پرسە و سەرخۆشی مزەفەر ساڵحنیە لە چالاکانی کرێکاری خۆشناوی شاری سنە بە بەشداری چالاکانی کرێکاری و مەدەنی و خەڵکی ئەو شارە بەڕێوەچوو. مزەفەر ساڵحنیە بەیانی شەممە لە کاتی پیاسەکردن لە نزیک مەیدانباری سنە بەهۆی جەڵتەی دڵەوە گیانی لەدەستە. کۆچی دوایە و چالاکە کرێکاریە دەنگدانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا و خەڵکی شاری سنە و چالاکانی کرێکاری و مەدەنی کوردستان بە خوێندنی سرودی ئەنتەرناسیۆناڵ تەرمەکەیان لە گۆڕستانی بەهەژ محەممەدیدا ناشت. لە کاتی بەڕێوەچوونی مەراسمەکە چەند کۆپلەشیاری شۆڕژگێڕانە لەسەر مەزاری ئەو چالاکە کرێکاریە خوێندرا و خەڵکی شۆڕژگێڕی کوردستان بەڵێنیاندا درێژەدەری ڕێگا و ڕێبازی هاوڕێ مزەفەر بن. پەیامی سەرخۆشی ڕێکخراوە کرێکاریەکان بە بۆنەی کۆچی دوایی مزەفەر ساڵحنیە. ڕۆژی دووشەممە 12 جۆزەردان ئیتحادیەی ئازادی کرێکارانی ئێران و سەندیکای کرێکارانی حوتەپە لە دوو پەیامی جیاجیادا سەرخۆشی خۆیان ئاراستەی بنەماڵەی مزەفەر ساڵحنیە و هەموو کۆمەڵگەی کرێکاری کوردستان و ئێران کرد. ئیتحادیەی ئازادی کرێکارانی ئێران و سەندیکای کرێکارانی شرکەتی نێشەکەری حوتەپە لە پەیامەکانیاندا وێڕای ئاماژەپێدان بە چەندەیە تێکۆشانی مزەفەر ساڵحنیە و بانکهێشت و دەست بەسەرکرانی لەلایەن ڕژیمەوە کۆچی دوایی ئەو چالاکە کرێکاریەیان وەکو خەسارەیەکی گەورە بۆ کۆمەڵگەی کرێکاری کوردستان و ئێران ناوبرد و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. ئیتحادیەی ئازادی کرێکارانی ئێران و سەندیکای کرێکارانی نێشەکەری حوتەپە لە کۆتایی پەیامەکەیاندا سەرخۆشی خۆیان ئاراستەی بنەماڵە کەسوکار و هەموو کۆمەڵگەی کرێکاری کوردستان و ئێران کرد و خۆیان بە شەریکی خەمیان زانی. ڕێزگرتن لە یادی عیرفان خەزایی گیانبەختکردووی شۆڕشی ژینە لە شەهریار. ڕۆژی هەینی 11 جۆزەردان کۆمەڵێک لە بنەماڵە دادخوازەکانی کوردستان و ئێران لە ماڵی عیرفان خەزایی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. عیرفان خەزایی لە سەردەمی شۆڕشی ژینە لە شارستانی شەهریاری سەر بە پارێزگای تاران بە تەقەی سەرگوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. ڕۆژی هەینی هاوکات لەگەڵ چاڕۆژی لە دایکبوونی ئەو هەمیشە زیندووە بنەماڵەی دادخوازانی ئێران لە ماڵی باوکی کۆبوونەوە و وێڕای ڕێزلێنان لە یادی هەموو گیانبەختکردوانی شۆڕشی ژینە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. دیاریکردنی ڕۆژی 12 جۆزەردان وەکو ڕۆژی بەندکراوانی سیاسی لە کوردستان. ڕۆژی شەممە 12 جۆزەردان 41مین چاڕۆژی لە سێدارەدانی 59 لاوی کورد لە زیندانەکانی ورمێ و تەورێزە و چالاکانی سیاسی و مەدەنی ئەو ڕۆژیان وەکو ڕۆژی بەندکراوانی سیاسی کوردستان دیاری کردووە. ڕۆژی 12 جۆزەردانی ساڵی 1362 هەتاوی فەرمانداری مەهاباد ڕایگەیاند کە 59 لاوی کورد لە زیندانەکانی ورمێ و تەورێز ئیعدام کراون. ئەم 59 هاوڵاتیە کە چەند کەسیان منداڵ بوون چەند مانگ پاش بەندکران بەبێ دادگایکردن و ئاگاداری بنەماڵەکانیان لە زیندانەکانی ورمێ و تەورێز ئیعدام کراون. دوای تێپەڕبوون 41 ساڵ بەسەر ئەو کۆمەڵکوژیە شوێنی ئەسپەردەکردنی گیانبەختکردوان نادیارە و تا ئێستاش
هەموو بەڵگەکانی ئەم تاوانە لەلایەن کاربەدەستانی قەزایی و ئەمنیەتی کۆماری ئیسلامیەوە بە شێوەیەکی سیستماتیک و بە ئەنقەست شاردراونەتەوە یا لە ناوبراون. کوژرانی کۆڵبەرێک لەلایەن هێزەکانی ڕژیم لە سنووری سەردەشت. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی هەینی 11 جۆزەردان هێزەکانی هەنگی مەرزی ڕژیم لە سنووری سەردەشت کۆڵبەرێکیان بە تەقەی ڕاستەوخۆ کوشت و تەرمەکەیان فڕێدایەنێ و چۆمی ناوچەکە. بە پێی ئەو راپۆرتە هێزەکانی هەنگی مەرزی سەردەشت کۆڵبەرێکی خەڵکی گوندی وەلی و بە ناوی ڕەحیم ئیبراهیمی خێزاندار و باوکی سێ منداڵیان بە تەقەی ڕاستەوخۆ کوشتووە و تەرمەکەیان فڕێداوەتە نێو و چۆمی ناوچەکە. تەرمی ئەو کۆڵبەرە گیان بەخت کردووە پاش 24 سەعات لەلایەن خەڵکی ناوچەکە لە ئەو دەرهێنرا و مەراسمی پرسە و سەرخۆشیان بۆ گرتووە. دەست بەسەرکردنی ئەفسانە شاهی لە بۆکان. ئێوارەی پێنجشەممە دەی جۆزەردانی 1403 هەتاوی ئەفسانە شاهی شاخەوانی تەمەن 32 ساڵی خەڵکی بۆکان لە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ئەو شارە بە توندوتیژیەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسداران بەبێ بەڵگەی قەزایی و بە شێوەیەکی وەحشیان ئاڵیان کوتاوەتە سەر بنەماڵەی ئەفسانە شاهی و بە چەک هەڕەشیان لە ئەندامانی بنەماڵەکە و میوانەکانیان کردووە. ئەفسانە شاهی دوای دەست بەسەرکران بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە و هەتا کاتی داڕشنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر تەندروستی ناوبرا و ئەو تۆمەتانەی خراونەتە پاڵدۆسیەکەی لە بەردەستانی. کۆبوونەوەی دایکانی شەممە لە ئیستانبولی تورکیا. ڕۆژی شەممە 12 جۆزەردان بزوتنەوەی دایکانی شەممە بۆ 101مین جار لە مەیدانی گاڵاتاسرای ئیستانبول کۆبوونەوە و خوازیاری ڕوونکردنەوەی شارە نووسی ئازیزانیان بوون. دایکانی شەممە بە دانانی گوڵی میخەک لە مەیدانی گەمارۆدراوی گاڵاتاسرای خوازیاری ڕوونکردنەوەی شارە نووسی دەست بەسەرکراوانی ساڵی 94 زاینی کە لە ژێر ئەشکەنجەدا گیانیان بەخت کردووە بوون. لەو کۆبوونەوەدا ماسیدا و جاگ خوشکی حەسەن و جاگ کە لە ژێر ئەشکەنجەدا گیانی بەخت کردووە، چیرۆکی مستەفا، فەخری، ڕەمەزان، ئەکرەم و عەلی بولەد کە لە ساڵی 94 زاینی لە ناوچەی لیجێ ئامەد دەست بەسەر و بێسەر و شوێنکرابوونی بۆ ئامادەبوانی ئەو کۆبوونەوە باس کرد. ناڕەزایەتی جوتیاران لە بەردەم وستانداری خۆزستان. جوتیارانی بەرهەمهێنەری گەنم لە پارێزگای خۆزستان ڕۆژی شەممە 12 جۆزەردان لە بەردەم وستانداری کۆبوونەوە و خوازیاری پێدانی پارەی گەنمەکانیان بوون. نەدانی پارەی گەنمی جوتیاران لە حاڵێکدایە کە چۆن ڕۆژ لەوە بەرجێگری سەرۆکی کشت و کاڵ و جیهادی کەشاوەرزی باسی لە پەرداختی پارەی گەنمی کڕدراو لە کەشاوەرزان کردبوو. ئەو بەرپرسەی ڕژیم باسی لەوە کردبوو کە ئەم ساڵ پێویستیان بە هاوردەکردنی گەنم نییە، بەڵام ماوەی 2 مانگە کەشاوەرزانی خۆزستانی گەنمەکانیان ڕادستی سیلی و کردووە و دەوڵەت هێشتا پارەکەیانی پەرداخت نەکرد. کۆبوونەوەی لاوانی بێکار لە بەردەم شرکەتی نەیشەکەری حەوتەپە. ڕۆژی شەممە 12 جۆزەردان کۆمەڵێک لە گەنجانی بێکاری شاری شوش لە بەردەم شرکەتی نەیشەکەری حەوتەپە کۆبوونەوە. بە وتەی ناڕازیان ماوەی 33 ساڵە لە نزیگە و شرکەتە سەنعەتیە ژیان بەسەرەبەن و چەند جار داوای دامەزران لەو شرکەتەیان کردووە، بەڵام بەڕێوەبەرایەتی شرکەت لە دامەزرانی هێزی کاری بوومی خۆی بواردووە. ئەمە چەندەمین جارە کە گەنجانی بێکار لە بەردەم شرکەتی نێشەکەری حەوتەپە کۆ دەبنەوە، بەڵام بەڕێوەبەرانی شرکەت هێشتا بایەخیان بە داواکاریەکانیان نەداوە. چوونەسەرەوەی گوشارەکان بۆ سەر بەندکراوانی ژن لە زیندانی فەردیسی کەرەچ. ڕۆژی شەممە 12 جۆزەردان بەرپرسانی زیندانی فەردیسی کەرەچ کۆمەڵێک بەندکراوی تاوانە کۆمەڵاتیەکانیان تێکەڵ بە بەندکراوانی سیاسی کرد. لە حاڵێکدا شوێنی مانەوە و ئیمکاناتی ڕێفاهی بۆ بەندکراوانی سیاسیش نییە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران بەرپرسانی زیندانی فەردیسی کەرەچ کۆمەڵێک بەندکراوی ژنیان بە منداڵەکانیانەوە بۆ بەندی زیندانیانی سیاسی گواستۆتەوە. ئەو کردەوەی بەرپرسانی زیندان دەیان کێشەی بۆ بەندکراوانی سیاسی دروست کردووە و زیندانیان دەڵێن شوێنی مانەوە ئیمکاناتی بێداشتی و دەرمانی بۆ بەندکراوان نییە و ڕژیم دەیەوێت لەو ڕێگەیەوە گوشار بۆ بەندکراوانی سیاسی بێنێت. زیندانیانی کەچووی یان هەمان فەردیسی کەرەچ 4 بەندی هەیە و هەر بەندە 150 بۆ 200 زیندانی تێدایە و ئاماری بەندکراوانی ئەو زیندانە دەگاتە 1000 کەس.
کارزاری ئێرانیانی دانمارک بۆ ئازادی بەندکراوانی سیاسی. ڕۆژی شەمە 12 جوەزەردان ئێرانیانی ئازادیخوازی دانیشتووی وڵاتانی دانمارک کارزارێکیان بۆ پشتیوانی لە بەندکراوانی سیاسی ڕێکخست. ئێرانیانی ئازادیخواست لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری ئازادی تومات ساڵحی و هەموو بەندکراوانی سیاسی و ڕاگررتنی سزای ئێعدام بوون. بەشداربووانی ئەو کارزارە بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم لە بەردەم باڵوێزخانەی کۆماری ئیسلامی کۆبوونەوە و دژ بە بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی ڕژیم دروشمیان بەرز کردەوە. وا دوایین هەواڵمان سەبارەتە بە گیان لە دەستانی 20 کەس بەهۆی وەرگەڕانی بەلەم لە ئەفغانستان. ڕۆژی شەمە 12 جوەزەردان بەهۆی وەرگەڕانی بەلەم لە ویلایەتی نەنگەرهار لە ئەفغانستان 20 کەس گیانیان لەدەستە. بە وتەی بەرپرسانی دەسەڵاتی تالیبان 25 سەرنشینی بەلەمێک لە ناوچەی باسوولی سەر بە ولسوالی مێهمەندەڕا بەنیازبوون لە ڕووبارێک بپەڕنەوە، بەڵام بەلەمەکەیان بەهۆی کێشەی فەنی وەرگێڕاوە و تەنیا 5 کەس ڕزگاریان بووە. هەروەها تەرمی 14 کەس دۆزراوەتەوە و گەڕان بە دوای ونبوانی دیکەدا بەردەوامە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکان.